کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن کامەرانم لە بەرنامەی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم. لە سەرەتای نەوەدەکان کەناڵە لۆکالیەکان چەندین بەرنامەی کۆمیدی تەنزامێزیان پێشکەش کرد. یەک لەوانە گەشتی کامێرا. ئەم شەو گەشتێک بە یادەوەری ستافی گەشتی کامێرا دەکەین کە ئەم شۆ لە میوانداری ئەوانین. بەخێر بێن. زۆر سپاس مەمنون خۆشحاڵم کۆ بەخێراتی. فەرمی خان بەخێراتی. فەرمی خان لە تۆڕا دەست پێ. ئێستاش وەکو سەفین خۆراگری؟ طبعاً هەرێ بە خۆراگری بم. دەزانی ئەو قسەی چێ و چێ پێتی گوتی و کەی پێتی گوتراوە؟ وەڵی ئەوم لەبیر نەماوە. مامۆستا تایر تۆفیق لە یەک لە حەفلەکان لە نادی هەورامان بن بەڵێ. بەڵێ. وتی پەروینتم بەڵێ وتی ئەگەر پێکچم بیتە هونەرمەند دەبێ کوچیای سەفین خۆراگری. خۆراگری خۆراگریش بم لە خوای بەزیاد. دەست خۆش. کاک حەمکۆ؟ بەڵێ. ئەتوکوی؟ ئەمە زۆر باش. لە ڕیاضەی بەردەوامی؟ بەردەوامم. چەند کیلۆی هەڵدەگری ئێستا؟ عیمنەبی هەموو 5 پرێس. وەڵای عیمنەبی ئاسنەکان هەموو هەردەگرم. ماشەڵڵا وەڵا پێت دەکرێت. بەنسبەت پەرویخانی یەک شت تازە دەمێ مداخەلەتی بکەم. پەرویخان وەختی خۆی ئەو کاتێک کە کامیرە تازە بوو ئەو وەختی ئافرەت تازە هەموو عەبا و لێچەک چێرە نەبوو ئێستا هەموو لەو گۆڕەیەوە شتانە ئەدەب هەبوو. پەروین خان یانە ڕست کامیرە وەکو بیکەیسیوا بوو لە بەرامبەر ئافرەتی هەموو بە هەرداتن. بەڵام پەروین خان بوێرانە پێشمەرگە و ڕازگۆیانە و نوێنەری ئافرەتی سەربەرز بۆ وەختی ئافرەتەکان هەموو لە کامیرە ڕایان دەکرد ئەوە بووە قوربانی بەڕاستی شایانی هەموو شتەکە و ئێستاش دەرێن پەنجەکی ئەو پەروینخانەی هەموو مۆدێلەکاندنی کە بەناو مۆدێلن لای من ئەوە شادجوانی ئافرەتانی کوردستانە. شازادە ناسراوە وا بزانم هەر فرە بەهرەشیت. لە هەشتای گۆرانیت گۆت هەموو مشکلە دەمەک شتێک دەمەک دوو ساڵی هەشتا بخۆی لە هەشتا چوومە ئیزاحی سازی ببوورەوەی علی ئەوە سازی علی لە هەشتا چوومە بەغدا گۆرانی بتەجیر کرد. من بووم یادی بەخێر نەسنی شیروان بوو کۆرس بینامە هەمومان گوڵبەهار بوو عاشێشان بوو یەک لەوانە مامۆستا جاسمۆندی بوو شیرینخانی خێزانی بوو. زۆر بین لەوانە کۆرسمان دەوتەوە و کاتێمە لەگەڵ یادی بەخێر کاکشەکە تۆفیق گۆرانێکمان تەجیر کرد بە ناوی هەولێر و شەقڵاوە. باشە کاک حەمکۆ بینە سەر ڕەحمەتی کاک فەراد ئیسماعیل هەزار ڕەحمەتی لێبێ. لەو ڕەمەزانەی داوا دەکەم لە هەموو کەسانی دەمبینن ئێستا و دەشمان بینن لەگە بەڕێستان لە ڕەمەزان پێم وایە مانگە چی تایبەتە کە بەخشندەیە و دوعا قبولەوە داوا لە هەموو لایەک دەکەم دوعای خێر لە بۆ گۆڕی فەراد ئیسماعیلی بکەن. بەڕاستی فەراد ئیسماعیل لەناو گروپەکەی لەناو هەمویان برادەرم بوون نەتا ئێستاش ئەسرارم هەیە مردیە ئایبە ناتان باسی وکەمان دەگنهێنیمان هەیە لەگەریەک ئەمە پێکەوە عاشقاتیمان دەکرد لەگە سوهام خانی ئێستا کە خێزانیتی سڵامان هەیە لە بۆ سوهام خانی کە خۆڕاگرە. بەڕاستی ئەویش سوهام خانیش ئافرەتە چیاروەکو چۆن فەراد ئیسماعیل سەربەرز بوو و ئینسانێکی کورپەرپەوەر بوو مەبدەئی هەبوو. سوهام خانیش بە هەمان شێوە تا ئێستا دانیشتە مێردەچی هەبووە نەیکردێت و خۆشەویستەچی هەبووە نەیکردێت و ئەوە زۆر گرینگە. ئەزە سوهام خان ڕۆژەکی با نوکتە لەو جەرمەوە کچەشی هەبوو لەگەری ناوی نازانم چ بوو خانەقینی ڕۆزانە وەڵی نازام ناوی چ هۆزانە ناوە کچەکەی خۆی دەستە خوشی هەبوو دەستە برای نەبوو دەستە برای فەراد ئیسماعیل ئەویش دەستە خۆشیە بۆ ڕۆژیەوەها لە کلکەندی لەگە سوهام بیبی و کچەکەش لەگەری بوو ئیشی دەکرد لە ساڵۆنی بوو ناڵام چ ئەمش لەگەوی تەنسیقم کرد. ئێتر سوهامەوە پێکەوە ڕۆیشتن ئەوان گەیشتنەیەک ئەمە نەگەیشتینەیەک. إيمان نازل اتفاقا سبحان الله لسيك بند لسرتار مسقاري فينا يعني براسي فراد إسماعيل يك لو كسانة بو كداينر بو ويكمين كزواب زانم قشتي أوي كرد كاميرا شاراوي هبو نبو كاميرا شاراوي بس يوجد لكن كاتو لكاميرا شاراوي بس بالقريب عمليا روشيان نكتشي زور بقودي فراد إسماعيل برحمت بيروشي أو بو لأسواق سيرواني بو زلشك بوچيان لبكردم يبوچێ ئەوانەی ها عرض دەکرێت ناو هەڕیان گرت گوتیەوە هەڕاوەستە نەجوولێەوە
ئەمەش بچی بوو چێوانیان لە بە فەراد ئیسماعیل بە ڕەحمەت بی لە تەنیشت و دوکاندارەکەی على ساوا ڕاوەستا لەو دەمە یەکە کات نازانم سوورچی بوو خەیلانی و جەمەدانی و گورینگەکان هەیە ئەو های کردگوتی ئەو هایچی گوتی $1 ملیۆن دینار گوتی ماچێ گوتم وی گوتی فەراد ئیسماعیل پێکەنی سپەت فەراد ئیسماعیل دەزە لۆ من نازانم گۆوارتان وارێکتان تەقونی وێنە ئەنگۆ دەرن تەکەویش دەرێ لێ هەرکەشت نەبوو کاک تەنیا وابزانم بیرۆکەکەی بەرنامەکە و شتەکان هەمووی مامۆستا فەرهادی بوو تۆ لە سەرەتاوە لەگەڵ بیرۆکەی گەشتی کامێرە بەڵێ گەشتی کامێرە پێشتر کاک تارخ سارمەمەی بەڵێ کە ئێستا مەسئولی ڕاگەیان ئەو تەقدیمی دەکرد یەکەم جار لە تەلەڤیزیۆنی پارتی گەل مەسئولی ڕاگ بەڵێ ئەمن دەرهێنەری ئێستا ڕاوێژکاری ڕاگەاندن لە پەرلەمان سڵاو ڕێز بوو ڕاستە جا ئەو کاتە تازە دوسێ بەرنامە کوڕێکیش هەبوو سە لە وڵاتی ئەڵمانیایە جەواد نەژاد جەواد وابزار شێروانی لە وڵاتی ئەڵمانیایە ئەویش ماوەیەک کاری دەرهێنانی لۆ کرد بەس هەتا کۆتاییەکە ئەمن ئەوە لەناو ئەو کاری گەشتی کامێرە شانۆگەریەکیشمان ئەمە پێشکەش کرد مەسەلەی گومرک بەڵێ زیاتر تقریبان لە 2 مانگ وابزانم عەرض زیاتر بوو لە هۆلیگەل بەڵێ لە هۆلیگەل هەر ستافەکەی گەشتی کامیرە بوو شتەچی بکەن نەبووە هەر ستافەکەی گەشتی کامیرە بووین هەمومان هەر ئەو ئەکتەرانە بوون وابزانم هەندێک کەسی لا بەلای تێدا بوو کاک فەرهادی هەزار ڕەحمەت لێبی ئەویش دەوری بینی کاک حەسکۆ ئەوزا شتەشی کاک حەسکۆ بڵێ فەرموو شتەشی زۆر جوانی هەبوو پیاوێکی زۆر بە ئینساف بوو لە دڵپاچی خۆی هەستم دەکرد غەدری لێ دەکرێت تووشی کێشە دەبوو شانۆگەریمان عەرز دەکرد پێم گوت کاکە ئەمە 20,000 بتاقەمان تەبع کردیە چاپ کردیە دەگو یعنی 20,000 بتاقە ئەی کا پارەکەی هێشتا گوتم چاپمان ئەوزا پیاوە زۆر بە ئینساف بوو درەنج تێدەگەی ئەتوو سەرەتاوە مامۆستا لەگەریانبووی کاک نەشەد ناوەڵە ئەمن لە شیراتۆن یعنی بە خۆشحاڵیەوە لەگەر ئەو جەماعەتەی بووم ئەو وەختەی کە کاکم کۆم ناسی مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان بووم هەتا وەختێک کە دەچوومە پەیمانگای دەیانگۆت چۆنە و لەگەر حمکۆی تەمسیل دەکەی وەک مامۆستا و ئەوە وتم مشکلە نییە با یەکتان هەستن گۆ قوتابی نینە یەکتان مەڵاندەچی کاک حمکۆی ئەمن دەلێ ینی ئەطرافیان زۆر شتانەیان نەدەکرد هەتا ڕۆژێک تەلەبەکە مینە تەمسیلی کرد لەگەرمان ئەوە بوو لەو لەناو ئەو تەمسیلەی لە زجی حمکۆمان دەدا دەیگوت ئاخ پشتم لە زگماندا دەیگوت ئاخ پشتم لە ئاخری دەرێ ئەگەر پشتم هەبایە ئەنگۆ لە زژی منتان دەدا ئەو کابرایە گرتیتی لێدە و لێدە بکتە و بکتە کاکە ڕاوەستە تەمسیلە ئەوە زانێ ئێستا زان کو بوویتە بەتەڵ بەو مامۆستا هەر بەجددی چۆن بۆ بیرۆکە لەهات یعنی بەڕاستی وەچی تازە کاک حەمکۆ باسی کرد تەحەفوز بوو پارێزی هەبوو یعنی نا ئەمن ئەوەی بەرامبەرم وەک شارەزایەک تەمسیل پەروینە و حمکۆیە و حسکۆش لەگەرمان بوو کە ئەمن پێش ئەمن ئەوان تەمسیلیان کردێوانە زۆر خۆشحاڵیەوە لەگەریان بوومە مرتاح بوومە و ئێستاش ئەو لەگەرە من مرتاح ئەمن لەگەرەوانە مرتاح بیرۆکەی ئەوەی کە ئیندیماجم کرد لەگەری ئەخذ و عەتا بوو لە بەینی ئەمن و ئەو دەزانم چ دەلێ ئەمن دەزانم چ دەگەیشتن ئەمن لە ڕۆژێکی لە مەسیفی تەمسیلمان دەکرد تەسویرمان دەکرد مۆنتاجمان دەکرد عەرزمان دەکرد نەفسی ئەو بە ڕۆژێکی یعنی لە ئەلف تایە ئەو تەمسیلی کەشمانە بوو مام ڕەمەزان 30 حەلقە بوو تەمسیلم کردیە لەگەر پەروین و لەگەر جەماعەت پەروین خان وەبزانم کاک حەسکۆ هەر وەکو برای گەورەیش بوو بە جۆرەی تەمەنی و لەسەر خۆی و کاک حسکۆ یادی بەخێر لێرە و سڵایشمێ بۆ ماڵ و مناڵەکەی چای هەمیان ماجەکەم کاک حسکۆ کابراکی غەریب بوو بەڕاستی بەڵام هەتا بڵی فەقیر هەتا بڵی پاک ئینسان بوو هەتا بڵی یعنی شتی جوانی تیا مەوجود بوو بەڵام بەداخەوە زۆر بە غەریبی سەری نایەوە زۆر بە کەساسی بە بێکەسی سەری نایەوە و هەتا ئێسش کەس باسی نەکردووە ئێمە بەڕاستی ئەم گروپێکە گەشتی کامێرە بووین ئەو مەجموعەیەمان بوون کە هەموو گوڵی شاشە بووین بەڵام قەت لە یاد ناکرێ نە
حسکۆ نەکاکە فەرهاد مەسەلەی حسکۆی بابەتێکە زۆر گرینگە لەگەڵ من مەسەلەی حسکۆی ئەمە لە تەمسیلیەکترمان نەناسی ئەمە لە هەشتایەکانێکتر ناسین ئەوە لە لای پێشتر ئەمە لە تەیراوی بووینە ئەمەی تەیراوی لە کۆڵانی عرب هەبوون دوای چوونە تێرا ئەمە دوی چوونە تەیراوی لە تەیراوی ئافرازام هەمکو لە فڕنی ئیش دەکرد لە فڕنی لەگەڵ ئەو ئیشی دەکرد ئەمە شەلاح بووم ئەو لی دەدام دەرم دەی نعیب نەبی باشە باسی سوالێک ئەو لەو سەریان و هاالێ دەکەن يعني خو بالانسا وشي هندي مثلا هندي او هانكي باشتە چش ببستن مركتاتي تو باراتيتي او ها لە دەفتەرێک ئەویا دەوەریانی هەموو نووسی بۆ کاتێککە چوونە سەر گۆڕی بارزانانی بە پیان ڕۆشتین حمکۆمان لێ بزر بوو کاک حسکۆش ئەستور بوو بۆ 150 کیلۆ ئەو بەرزی کردەوە لەوێ عزەڵاتە ئەو شتانەیە بەقۆت و زۆر حمکۆ زۆر حسکۆم بە کاملی هەرگرتی وەختی تادانەوە حمکۆ دانانەوە بەس کاک حمکۆ من لە بیرما ئەتو زۆر زەعیف بووی ئەمن بەس لە کۆڵانی عارەبان بووی ئەمە یەک شتەیە خوا تەنیا کەریمی بگری مەشهدێکە بوو لە مەسەلەی گومرجی دەبای هەموو ڕۆژێم نەو زەلامەی هەگرم ئەو مەسەدەی حەزم کە دەیگۆ نییە دەبای بەسەوە چی بکەوە هەرم دەگرتوە نەبوو ئەوزە کاک تەنیا بابینە سەر مەسەلەی تێکست شتەکانتان ئرتیجالی و سەرزارەی بیان تێکست هەبوو خۆی دەزانیت چۆن بوو ئەو بابەتانە سینناریۆی هەبوو بەڵام ئەبەت حیوار نییە دیالۆگ نەبوو دیالۆگ هەبوو پەیامی هەبوو پەیامی جوانیشی هەبوو ڕێخنەیش بوو سینناریۆی باشێ و بەڵام حیواری نەبوو هیوار نەبوو لەبەرەوەی ئەکتەرەکان باش بوون لە بیرۆکە تێدەگەیشتن دەربڕێنی خۆیان دەردەبڕی بەرامبەر یەکتر یعنی زۆر جوان ئەدایان دەکەن خۆی سەری حیوارت بدایە بە ئێمە ئەمەمانزانی چیمان وتی بە ڕۆژێک حاضر دەکرا هۆکارەکە ئەوە هۆکارەکە ئەوە بوو ئەجینا ئێستا مەسەلەن پێناسەی هەمکۆی کاک هەمکۆ ئەکتەرێکی زۆر بەسەلیقەیە جسمێکی جوانی هەیە يعني خوا داينا بانتومين تمثيل كان بانتومايم لو لا جيري حوار التزامي حواري نية لو خوي زكاية التزامي لو خوي دليل زكاية التزامي حواري خارج النص همو زاري لا دريت نص نية بله نص نية اما دادا نشين دما قلت اورو دما عفوا دما قلت اورو موضوع مان لسر سياد دما قلت موضوع مان لسر او بابا بلام اخير واخر يابو بالضبط قفلي هبو كقفلك شلون دس بيدك يعني تيدا قمت دليل يعني هيكلة درامي هبو بالضبط دبي جواري بدمه بله نفسي حالتها حالتي امن ردي دمه او دا تداخل دك ام تداخل ما مثلا نشد عفوا دوباره شتان دكردو يعني هر زاره كشتيوا بخواي كم والله زور بكرمي بكنين يعني من قدنا ثاني عادت بيدك انا زور كم واخد بس برويني زور دوباره اخر بكنين مزوره زور بكنين يكشت لقورة تنها لقويت زوانم لكن هر عفرتش تمثيلي بكم زواني ولا جنا شت يستم محاولة بس زارك وزام زارك تمثيلك كثير بي ونيفلي مش خيانتي مديك خيانات وكو هويلي هاد موضوعك من بشانا زيوج وين مسألة أما ذكري يكشتي دمتي وكما أنا بناي هيرش عبد الوهاب حاجيبو وما يستاقبينا هيرش عبد الوهاب حاج الشاعري هذا كابرا عباسيبو عباسيتها بو سروقت شنازام ديانغو جيانتيا ديغو بروتي بقرين هم بروتي دقرين جيانتيا زوفش بو آخري متصاورين من عندك دمانغو آماده دكال أو روشي تهات حمو خرده بينو هاي دكر دەمانگۆ هاتیە گوتی وەڵاهی تاوانی مەوەڕۆ ئەبەسیە دەمنی گرتێ گوتی لۆ خۆتان بڕۆن هەشتێک باز ناویشی دەنووسرا ئامادەکاری هێرشان کاکە سەیری ئەو دیمەنەی بکەین پێکەوە ئەوڕۆ فاتمە عیدەمەکان سیارەکەم نەخۆش کەتیا ئەودە نازانم چیتی بە پادان هینایکە یانە چێ خەلەلەکە چێ بەسدا وەڵای خەڵەکە نازانم لە سدایە نەخۆشە نەخۆش كابراك أوها أبو بالضبط هيك عيبين أبو مرت أوها أي والله مرت فقيرة يا عفوك يا ربي وجدي إيه كم بقينا السيا موضوع الناس أنا هل سنسلف لي هذا دم إجلاكا كجايتوا كجايتوا سن فارش عندها هر إشي لك وسعيبيني بخوين وي أو شنت خوشي مرخوشي لك أو ناول أول هر نتيدانيا وثاني نو تاوكم كل لبهم زو ساكوا ايشم هي ايش لا والله وزاري دي نبابا شركة كل يعني العتها ونافي لا نكبابا أو تيرنكتا تيكسوا كاك حمكو بس سؤالك يكشتي بيجو سؤالك بكي اما وكو بلي او ايشانا مان كرديا وكو خزنك لبو 20 صار 30 صالي
هیچ ئەکسپایر نابی کوشتێک نەناو زەمبیدەیدانێ ئێستا ئەو شتانە ئەمە هەموو کات هیچ کەونە باسی کارەبامان کردی هێشتا سانەوە لە 2022 باسی ئاومان کردی باسی پێشمەرگە باسی خانەوەدەی شەهیدان باسی نەعەدالەتی ئەجا یەک شتمان کرد لەگە پەروین خانی یاسا و عەدالەت لە دوای یاسا و عەدالەت دەگەڕاین لەناو بازار بێ ئێستا ژوا 22 ساڵی 22 مانجی ڕەمەزانی پیرۆزە ئێستاش لەگەدابی نەعەدالەتمان دیتەوە نە یاساشمان لەوانەیە 400 کاسێت لە لای کاک حەمکۆ بێت لەوانەیە منەڵێم 400 نازانمەتن چەنی کەش لای خۆی 20 ساڵ لەمەوە بەروستاست ئەمە فیفا تەماتەمان لەسەر هەڵبژاردن بوو لەسەر هەڵبژاردن بوو دەیگوت تەماتەی هەڵدەبژێرم دەمگوت نابی هەڵبژێرم دەیگوت ئای ئەتوو زدی سیاست وابە سیاست نییە عیلاقە کابرا چ کاسبم بۆ خۆ ئێستاش هەڵبژاردن و ئێستاش مشکلەمانەیە لەسەر هەڵبژاردن 20 ساڵ لەمەوە بربزەوت کاک هەمکۆ سوالەکە کاری وێنەگرتن و کاک چێ دەیکرد ئەو وێنەگرتنەوە تەسویرەکان کاک فەریدون فەریدون لێسە لە ئەوروپا لە ئەمریکا چایمانجەکەین لێرەوە دلاوەر ڕەسوول حەریری دلاوە ڕەسوول حەریری بوو بەجا چاوی تێک دەچونا پێشەوە نەبەر ناوەکتە ئەم تایتلەکانم لەبیر پێشڕەوش لەگەر پێشڕەو نەبەر پارتیا سەرۆکمان بارزانانی مامۆستا تەنیا ئێستا ئەو لەگەر بە تەسەورینگۆ کاکە ئێستا کاک حەمکۆ گوتی ئەو شتە کەون نابی ئەو دەقانەی هەڵتان دەبژارد بە ڕاوێژ بوو پێکەوە بوو یان مەثەڵەن چۆن بۆ ئەو بابەت زۆر بوون ڕۆحەکی هوەری جوانیش هەبوو بۆ ئیشکرد خەڵکیش بە تەوس بە ئەو زەوخەوە تەسەورکە هیچ شەکمان ئەوەی هیچی پارە بیرمە لە پارن ئێمە یەک فکرەمان بەیانی تا هەشتی شەو ئەگەر هەشت بچبانەوە دەمانگوت زووە هێشتا زووە یەک فکرێک کاکتەنیا لەبەر مەحەد کردمان حەتفن و جەمیلە لەسەر خەڵکی کە ڕادەوە سێ بەسارە بۆ کچان و بێت یعنی فکرەکە بە دقەی کرد یەکسەر تەسویرەکەمان کرد جوانترین دەنگدانەوەی لەناو خەڵک زۆر جوان سمەگۆزی سیارەکە بۆ مەجموعەک بووین لەناو سیارەی بووین هیچ فکرەمان نەبوو دەمانگۆ با بڕۆین خوا گەورەیە لە ڕێی ڕاست فکرێکمان لەدا داهاتینە خوارد تەسویرکە و دانیشە و دەگەڕینەوە ئەوە زۆر مهم بوو باشە پەروین خان هیچ تووشی هەرەشە و گوڕەشە و کێشە و قسەی ناخۆش نەدەبوون بەڵێ جارێک لەناو پاسە بەربەرانیشیان کردین سەری حەمکۆشکە هەرەڵە بەردێکی بەرکەوت بەهۆی یا کێشان یادی بەخێر حسکەوتی کاکە با بڕینە خوارەوە تا زووە بەربارانیان کردین ئەوە لە دیوی جەماوە لە دیوی جەماوەکە خەزانی چۆن بوو جەماوەکە بعضی شوێنە بۆ ڕقیان لێمان بخۆم بە کەسی خۆشی ناوی ئەوە سەری حەمکۆشکە مندارەکانی کۆڵانەکان هەموو ئەمەیان خۆش دەوێت دەچون جێشیان خۆشەویستی بوو بەزێمە خۆڕاگربی گوێمان نەدەدا شتان بەڵام ئەوەی زۆر گرنگ بوو ئێوەی ما ئەو کاتی بەنسبەت ئیمتیازات و بەنسبەت تەکنۆلۆژیا ئەو وەختی نەیمتیازاتە بوو ئەمە بە 150 دیناری معاشمان بوو 150 دینار نەم ساتەحا بوو نەعار بوو ئێستا هونەر یاخود ئەوانی خزمەتی حزب دەکەن یا هەر یەکێک وەکو کڕێدتە وەحدەی تێنەکەی ئیشلو ناکە هەرکو ئیش بکە دەرێم ساتەحا و عاردم دەوێت بەس ئەو وەختی ئەمە تەنها بە 150 دیناری بوون ئەو وەختی عاردم ساتەحا شتیوانە بۆ یەک دووش نە فەیسبووکە بوو نە سناپ نە مۆدێل هەبوو هیچ نەبوو و زۆر زەحمەت بوو ئەرکمان زۆر قڕز بوو بناسرێن بەڵام ئەوە کێشەکان بوو کەناڵەکان هەموو لوکالی بوو عام نەبوو گشتی نەبوو بەڵام کەستاوانی سلێمانی هەولێریان نەدەناسەوەی هەولێرە دەبایە دەهات با لە بیریش نەکەیت مامۆستا لە کاتێکە کەمە و ئیشانەمان دەکرد خەڵکی هەولێر هاوکارمان بوو و لە مەطعام لە ناخواردن لە بەڕاستی زۆر خەڵکی هەولێر پشگیریەمان کردو لە هەموو کاکتەنیا ئێستا بزاوتی هوەری چۆن دەبینی هوەری شانۆ سینەما دراما سینەما شانۆ سینەما هەر دراما بەکامل لەکنی وەرەقەی 100 بووە طبعاً وەکو سینەما ئەمە ناتوانین بڵێن ئەمە سینەمامانەیە بەڵام فیلمی باشمان هەیە جوان دەرهێنەرەکانی ئێمە زۆر باشترن لە وڵاتە عەرەبیەکانیش وەکو فیلمساز بەڵام سینەمامان نییە چونکە سینەما فۆرمە ستایلە ئێمە دەبێت فۆرمێکمان هەبی بۆ ئەگەر بانەوێت سینەمامان هەبی یەکەم شت دەبێت یانێک سەربەخۆ بە دەوڵەتمان هەبی فیلمەکانمان بە کوردستانی بناسرێن دوام دەبێت زمانێکی ستاندەرمان هەبێ یەکگرتوم وحەدمان هەبێ هەموو کورد قسەی پێ بکە سێهەم شت چیرۆکی خۆماڵیمان هەبێت چوارەم فۆرمێکمان هەبێت لە تەکنیک
بەو کاتە ینی چاو لە کەس نەکەینەوە خۆمان هەر خۆمان بین ئێستا مەسەن چۆن سینەمای هندی دەناسرێت سینەمای مسری دەناسرێت سینەمای ئەمریکی دەناسرێت فەڕەنسی دەناسرێت ئێمە سینەمای ئێمە یا بە ئێرانی دەڕوا بەڵێ یان بە تورکیا چاو لێ سینەمای ئێرانی دەکەن خۆزگە دەرهێنەرانی کورد تۆزێک بهاتنایە تەقلیدی یڵماسگۆنایان بکردبە تەقلیدی کەس بکەین من لەگە تەقلیدی کەس نیمە ئەمە دەمێنێت بە خۆمان بین زۆر جادرێ عادیلی مام و مستەر بین و نازام سەمەوێت لە بەرنامەچیان ئارتی باسم کرد یعنی باس واز لەوانە بینین با بە خۆمان بین وانە حەسەن ئەحمەد بەڵێ بە خۆمانین بەڵام یەک کەشەمان هەیە مدیرمان هەیە ئیدارەمان نییە مدیرەکانیشانە و سینەما و نازام تا هەموو مدیرەکانمان هەیە بەڵام ئیشمان نییە ئیش نییە کەواتە مدیرەکان هەمووی کارتۆنینە پێویستە فعلی بن ئیش بکەن چالاکتر بن ئەکتیڤتر بن بەو سوالەی کاکەم کۆ دەستمەکرد مامۆستا نەشەتی مامۆستا ئەتو دووری کاکە دووری ینی وەنیا لە ماوەکە بزدری زۆر دوور نینە ئەو مەسافەیە وەڵا لەو مەسافەش دوورترین لەوەی لەگە کاکەمەدە دوور کەتەوە و داوام لێ کردێ لە گەرم بێ نایە نام لە مارێ لە مارەوە نازۆم ئەمەێک لەسەر مەستانەشێت طبعا ئەمن طلبەی ئەو بوومە بداية شاهنۆگەری ئەستێرەی سەرەتا یەکەم ممثل من ئەکتەر بووم لەگەڵ ئەکتەری دەرهێنانی من بوو کاکە کەریم تەمسیلی کرد بەخۆی و عەدنان بوو پرسیارەکەی تەهڕب مەکە پێ مامۆستا سوالەکە دووبارە بکەمەوە دووبارە کاکەم دووبارەکە من ناوم کاروان خۆش کاروان کاس ئەوە لۆ دوور لەبەرەوەی واقعەکەی ئێمە ئێستا یارمەتی ئەو شتەی نادا چەند کەسێک پێیا بووە ئێستا شتی تەقدیم دەکەن بێتام يعني أمن كتماشاش ناكم برا بس يعني بأمان يعني موضوع نية بخود با أتو موضوعي بياك بخوم كردم نخير وانيا كردم بس استاج برنامج هي شانوم هي سينما هي حاضر بس سينما سرتساو ما مشتاق لقرب سرتساو ما نحمل بلام إستا ناكري إستا أوي أما كردمان 20 سال لموبر وإستاش تماشای ئێستاش خەڵک بەڵام ئێستا ئەمن چ بکەم ئێستا تەماشای دەکەم ئەوانەی کە پێیا بوونە وەڵڵاهی ئەمن یەک تەمسیلمان کرد مریشکەکە ئێستش لە هەموو دنیا لە ناو موبایلی خەڵکە هەیە ئێستش ئەمن بەکەلۆریۆسمێ لە تەربیەی ریاضی خەریکی ئەوەی ما کۆلیژی دوورم لە فەن لەبەرەوەی ئێستا ئەمن اختصاصم دوو شادەمەیە مەعەتون جەمیلە لە مووسێ تەواو کردیا ئەمن ئەیام ئەمن خۆزگەم ئەیام لە بەرامبەرم باە ذکرایاتی ئەیامم زۆرە 4 سال 5 سال پێکەوە بووین لە مووسێ قەناعەت کرد لە قسم داخلی و لە تەمسیل و زمانی عەرەبی و ئەوانە کۆمیدیترین کەس بووین ئەمن و ئەیام ئێستا مامۆستا بە پوختی بەرنامەت هەیە بەرنامەم نییە دەچێت سینەمە سیروان دەبی بێ واداوایان لێ دەکەم لە هەمان ستافی ئەمە پێکەوە دووبارەیە کردگرینەوە بە فۆرماتەچی نوێ بە ئەبدەیتەچی نوێ و لەگەڵ هونەر بەمەوە جوانە کاک حەمکۆ قسەکەت وتە چیە لەو هاوڕێیانی تەمەنت ئەوانی لێرە بن ئەوانی لێرە نین قسە چیە لۆیان ئەمن لە بۆیان نەوەیان دەکەم سپاس وە خۆشحاڵم کە ئەوانم ناسیە هەرێک لە ڕاستان خۆیان یعنی چیایەکەن ئەلماسن زێڕن پەیکەر لە بۆ من زۆر گەورەنا پیرۆزن چکە ئەوانە یادگاری منن چکە ڕابردوو دوا ڕۆژ دروست دەکاتن ئەوانە جوانترین یادگاری منن ئەوانە و خۆشحاڵم لەگەڵیان بوومە و هیوای تەمەندرێژیان ڕوو دەخوازم و هیوادارم دووبارە ئەمە وەکو تیم شێوازەکەی نوێ ئەمە بینەوە خزمەتی ئەو خەڵکەی بکەین و ئێش و ئازارەکان و ببینە پرۆسی ئازادی دموکراسی و قسەکەریان بین و زمان حالی و خەڵکەی بین چکە هونەر وەرزش و سیاست هەموو ژیان دروست دەکەن و هونەریش بەشەکە لە سیاست و سیاستیش بەشەکە لە هونەر و هەمومان هەمووی هەر هونەرە ئەزا پێویستە ئەمە لە سەئاستی بەرپرس بین بە تایبەتی ئەمە کە خەڵکی هەولێرێنە و خەڵکی پایتەختی هەرێمی کوردستانی خەڵکی شاری قەڵاو مینارەینە پێویستە ئەمە ببینە نمونەکی جوان لە بۆ هەموو هونەرمەندەکان بخۆ دەزانێت قونسڵخانەکان لێرەنا و ئەبێ بە شێوازی جوانی حەزاری ژیاری
ببینە بەشێک لە عولەمە بەشێک لە جیهان چکامە نابی خۆمان لە جیهان دابڕێنین ئەگەنا چاودۆرەمان دەگیرێ و لە ناو دەبردرێ و هوەریش باشترین هوەر و وەرزش باشترین ڕێگایە بۆ ناساندنی کەلتور و بەداخەوە هەردووشیان لێرە مردینە سیاست زیندیە دەست خۆش پەروین خان هەمان پرسیار چ بە هاوڕێ جوانەکانی تەمەنێت بەڵێ تەوان دەستی خۆش بێ کاک حەمکە قسێکی زۆر جوانی کرد چۆن ئەو دەڵێ ئەوانە پشت و پەنای منن منیش ئەوانە پشت و پەنای منن چکە ئێمە ئەو گروپە بێکەوە جوان بووین شاشەکانی کوردستان ئێمە دیار بووین لە هەموو دنیاە کە دانگو بەرنامەی گەشتی کامێرات خەڵکدا دەنیشت دەبواە ئەگە دنیا هەستا تەکسی ئەگەڕایە ماڵەوە بەس لەبەر خاتری ئێوەردانشە لەبەر ئێمە ببینێت ئەم شانازی بە و برادرانی خۆمە ئێستش کە گەیشتم بەو تەمەنە نەگەیشتمەتە ئەو برادرانی کە ئێستا هەمن قەدیمەکانم بەڕاستی برادری ئێستا حرمەتمەیە برادری مەسلحەتە بەڵام ئێمە مەسلحەت نەبووین ئێمە بە نان و ئاو بە نەبوونی بە هەموو شتێک ڕازی بووین بێکەوە ژیان دەستت خۆش بپێرەوە کاک تەنیا تۆ چت هێلۆ هاوڕێیەکانی تەمەنت طبعا ئەمە سەرڕەوەی یادگاری باش زۆر خۆشوان هەبووە لەگەڵ یەکتری ئەمن حەز دەکەم دائیمەن ئینسان وەفای هەبی بۆ ئەو ئیشەی دەیکا دەستان خۆش بی زۆر سوپاسان دەکەم بەخێر بێن بینەرانی یازی سوپاسی ئێوەش دەکەین زۆر سوپاس.